خەمڕەوێنا کەژوو لایە پاڵون وایە دڵڕفێنا بەسر وایە گوڵ هەموو خایەنگی وە ئەمڕۆ بڕیارماندا گەشتێک بکەین بۆ گۆمی فێڵاو کە ساڵانە چەندین جار سەردانی دەکەین لە وەرزەکان و بەڕاستی کەیف خۆشین زۆر هەستێکی خۆشە کە دەبینین ئەم دیمەنە لە کوردستانی شەیە کە لە دەروی وڵات ئێمە دەبینین کە بە خۆشحاڵی لێرە ئەو دیمەنە جوانانە هەیە و ئەم ڕۆژ جلی کوردیمان پۆشیوە بێزگە لە جلی شاخەوانی وەکو ڕەمزێکی کورد و بەهاری و بە بۆنەی جەژنی نەورۆز بەڕاستی زۆر خۆشە من لە 2020ەوە سەردانی ئێرە دەکەم ئاشنا بوومە بە گۆمی فێڵاو ئێمە ساڵانە سەردانی ئێرەکەین و دیارە کە گەشتیاران سەردانی ئێرەکەن داوا لە خەڵکەکەین بەڕاستی چونکە ژینگە پارێزی هەم ئەرکە و هەم ئەخلاقە بتوانین وڵاتی خۆمان خۆش بوێت و ئەو کەرستانەی کە لەگەڵ خۆمان دێنین چه ئەوانەی شی ئەبنەوە چه ئەوانەی شی نابنەوە لەگەڵ خۆمان بگەڕینەوە بۆ نزیکترین حاویە. وەکو فۆتۆگرافەرێک ساڵانە لە وەرزی بەهاردا سەردانی گۆمی فێڵاو دەکەم لە قەزای چۆمان شوێنێکی سرنجڕاکێشە ساڵانە ئەگەر سەردانی نەکەم وا دەزانم شتێکم لێون بووە بەهۆی ئەوەی کە ساڵانە سەردانی ئێرە دەکەم و وێنە دەگرم کۆمەڵێک خەڵک پەیوەندی پێوە دەکەن کە سرنجی ئەوانم ڕاکێشاوە لە ڕێگای زوومی کامێرەکەمەوە ئێمە لە ڕێگای زوومی کامێرەکانمانەوە نەک هەر فێڵاو بەڵکو زۆربەی ناوچەکانی کوردستانمان بە کورد و بە جیهان ناساندووە کە لە ڕێگای ئێمەوە خەڵک هاتون سەردانی ئێرە و چەند شوێنێکی تریان کردووە.